بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێ خۆشحاڵماتمەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکەی گرنگ ئەم جارە تەوەری حکوومەتی ئەلکترۆنیمان هەڵبژاردووە دیارە ماوەیەکە باسکردن لە حکوومەتی ئەلکترۆنی زیاتر لە جاران گوێمان لێ دەبێت و زیاتر لە جاران قسەی لەبارەوە ئەکرێت لە کابینەی نۆیەم و لە کابینەی پێشووتریش ئیشی بۆ کراوە و هەنگاوی بۆ نراوە مەبەستمانە بزانین هەنگاوەکانی حکوومەتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە ئاستەنگەکانی بەردەمی چین و پێداویستیەکانی چین بۆ ئەوی تۆ بتوانانی حکوومەتێکی ئەلکترۆنی لەو شێوەی ئەوانەی لە جیهان هەیە و کاری پێدەکرێت و بەرهەم و سوودی هەبوو چێ بکرێت و جێبەجێ بکرێت و بخرێتە بواری جێبەجێکردنەوە دیارە من میوانەکانم هەمویان پسپۆرن لەو بوارە قسە لەسەر ئەوەکەن بۆ نمونە وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگا جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی بانکی لە هەرێمی کوردستان ئەمانە چیان پێویستەوە دەکرێت چۆن بخرێنە بواری جێبەجێکردنەوە و ئەوانەی تا ئێستا کراون لەو بوارەیە کێشە و کەم و کوڕیەکانیان چین و دەکرێت چۆن چارەسەر بکرێن من زیاتر ناڵێم لە پێشەکی بەرنمەکە بۆەوەی کات زیاتر بۆ میوانەکانم بێت ئەوان زیاتر بۆتان ڕوون بکەنەوە کە حکوومەتی ئەلکترۆنی چییە و لە چ بوارێکدا گرنگە من بۆم بەرنمەیەسی میوانی ئەزیز و بەڕێزم هەیە هەرێک لە بەڕێزان کاکە سەفین غەفور ڕاوێژکار لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران زۆر بەخێر بێن ماندوو نەبن هەروەها پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەختیار ئەمین مامۆستا و توێژەر لە کۆلێژی زانستی کۆمپیوتەر زانکۆی لیڤەرپوڵ ئینگلتەرە زۆر بەخێر بێن ئێوەش سەرچاوەکانم هەروە جەنابی دکتۆر ساقی بارزانی سەرۆکی زانکۆی ستراتفۆردی ئەمریکی و دکتۆرە لە حکوومەتی ئەلکترۆنی هەر لە ئەمریکا بەڵام ئەم زیاتر اختصاسەکەی تایبەت کردووە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەزیزان بەر لەوەی کە لەگەڵ میوانەکانم دەست بە بەرنمەکە بکەین هاوڕێیانم پاکێجێکیان ئامادە کردووە سەبارەت بە گرنگی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت لە هاوکاریکردنی هاوڵاتیان و ڕایکردنی ئەو مامەڵانەی کە ئەوان ئەی بەنە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان فەرموبابی هەموو شتێک دەوری خۆی هەیە دیتر هەر شتێک لە مەسلحەتی میلەت هەبێ ئەگەر حکوومەت بیکە استفادەیەکی باشیە بێ لە ڕاستیە ئەگەر خۆی جێبەجێ بکرێ کارێکی زۆر باشە بەڵام ئەوەی من بزانم واستە ناتوانانی بڵێ ناکرێت ئەکرێ لە هەموو کات و لە ئەلکترۆنیش بێرەکرێت ئەویان بەڵام شێوەیەکی کەمترێ بێت ئێمە لە سەعات 8:30 لێرەین خەت نییە ئەوە تا هەموو معاملێ بڕژوورەوە ئەم هەموو خەڵکی لێ هەمووی مناڵی پێ خەڵک لە تەمەنایە ژناکە بکە با ئەلکترۆنی زۆر شتێکی باشە بێت ئەو وەختا توانین لە ماڵەوەی شەکانت جێبەجێ بکەیت توانین شەکان جێبەجێکەی و ئیسیحەمە نامێنێت تۆ لە ماڵەوە بە خەتی ئینتەرنێت هەمووی شەکانە دەکەیت و وەختا ئیسیحەمە نامێنێت لەسەر دایرەکانیش لەسەر خەڵکیش بەڵام من وەکو خوێندکارێک بە حکومەوەی کە پەیمانگام تەواو کردو بەشی داتابیس و ئێستاش خوێندکاری کۆتا قۆناغی بەشی داتابیسم پێم باشە ینی حکومەتی ئەلکترۆنی بە شێوەیەکی باش بچێتە پێشەوە و حکومەتی هەرێمی کوردستان بێت حکومەتیەکەی ئەلکترۆنی بەڵام ئەوەی کە گرنگە چی ئەو سیستەمە ئەلکترۆنی دروست دەکات ئەنی تاکو چەند ئەو سیستەمێکی پێشکەوتو و سیستەمێکی تاوە پێرفێکتە بۆی کە چۆنەڵی ئیشکارەکان بە شێوەیەکی باش باتە پێشەوە وەزائیدەن ئەو کەسانی کە ئیش لەسەر ئەو سیستەماکەن ئەوە زۆر گرنگە ئەو کەسانی کە ئیش لەسەر سیستەماکەکەن و ئەو سیستەمی کە دروست کراوە تاکوشن سیستەمێکی پێشکەوتووە دکتۆر ساقیبە سەرەتا بۆ بینەری ڕوون بکەینەوە چکە دەستەواژەکە نوێیە بە نسبەت عامی خەڵکی هەرێمی کوردستانەوە حکوومەتی ئەلکترۆنی چییە و گرنگیەکەی چییە و لەگەڵ میوانەکانی دیکە باس لە بابەتەکانی دیکەکەم زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە بابەتێکی هەنووکی و بە تایبەت کە حکوومەتەکەمان حکوومەتە تازەکەمان بڵێن جەختێکی زۆری کردوتەوە لەسەر جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنی وەکو دەزانن پێناسەیەکی گشتگیر هەیە بۆ حکوومەتی ئەلکترۆنی پێناسەکەی ئەوەیە کە سەرجەم ئیش و کارەکانی حکوومەت لە جاتی ئەوەی کە هاوڵاتیان مراجعی داوایە بکەن و حکوومەتیش خۆی بە کاغەزات و بەنامە و
بە کتاب ئیشەکانی ڕاپەڕێنێ بە شێوازێکی ئەلکترۆنی لە ڕێی کامپیوتەرەوە و مۆبایلەوە و یاخود لە ڕووی تابلێتەوە و ئەو کەرەستانێک لە بەردەستە کارەکانی ڕاپەڕێنێ. حکوومەت ئەلکترۆنین چەندین شێوازی هەیە و دابەش دەکرێتە چەندین بەشەوە لە گرنگترینیان کە پیاڵەن گڤەرنمنت و سیتیزن ئەو خزمەت گوزاریانەیە کە حکوومەت پێشکەشی هاوڵاتیانی دەکات. واتە کە مەسەن هاوڵاتیەک دەرەوتە دایرەیەکی حکوومەت ئیش و کارەکانی ئیتر بە شێوازی کاغەز و عەریزە وانەوە نابێ بە شێوازێکی ئەلکترۆنی هەموو ئەو خزمەت گوزاریانە دەخینە بەدەستی هاوڵاتیانەوە هاوڵاتیان هەر لە ماڵی خۆوانە لە ڕێی تەلەفۆن و مۆبایل و کۆمپیوترۆنیان دەتوانێت ئیشەکانی ڕاپەڕێنن. بەشێکی تری حکوومەتەیە کە پیاڵەن گڤەرنمنت و بیزنسز خۆتان دەزانە هەموو وڵاتێک ژمارەیەکی زۆری کۆمپانیایی لێیان پێتە کۆمپانیەکان ئەهلین یان خۆنبی کۆمپانیای بیانین حکوومەت دەتوانێت کاروباری ئەوانە وەکو مەسەلەن وڵاتوەرکردنە ئیجازەدانە ئیقامەیە بۆ نمونە زانیاری و داتا و ئامار و ئەوانەیە کە پێویستە فراهەمی بکات بۆ ئەو کۆمپانیانە ئەتوانێت لە ڕێگای حکوومەتی ئەلکترۆنیەوە لە ڕێگای ئەو خزمەتگوزاریە ئەلکترۆنیانە پێشکەش ئەو کۆمپانیانە بکات. باش بەشێکی تری ئەوە دەگەڕێتەوە بۆ پیاڵنکە با بڵێن گڤەرنمنت تو ئیمپلۆیز حکوومەت بەتابع حکوومەتی ئێمە کە پتر لە ملیۆنێک موچەخۆری هەیە ئەتوانێت سەرجەم ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشی موچەخۆرەکان دەکات لە ڕێی حکوومەتی ئەلکترۆنیا بێت وەکو داتا و زانیاری مەسەلەن موچەخۆرەکانە ئەوە موچەیانە دوای مەسەلەن تەقاعودیە هەموو ئیش و کارەکانی کە پەیوەست بە حکوومەتەوە. لە کۆتاییشدا حکوومەتی با بڵێن خزمەتگوزاری گڤەرنمنت تو گڤەرنمنتیشمان هەیە حکوومەت لەناو خۆیدا ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەش بە بەشەکانی تر حکوومەت دەکەی یان با بڵێن حکوومەتەکانی بیانیش ئەوەش دیسان ئەلکترۆنیک بە تایبەت مەسەلەن بۆ نمونە بانکەکان ئەو داتا و زانیارانی کە لە بانکەکان هەنە کە جەنابی باسی کرد یان مەسەلەن ئەو هەندێک داتا و زانیاری ئامارێک کە هەموو حکوومەتەکانی جیان پێکەوە شێری دەکەن دابەشی دەکەن بە یەکتری دەنێرن یان خۆت حکوومەت بەشەکانی تری حکوومەت کە پەیوەندی بە یەکتری دەکەن لە ڕێی حکوومەتی ئەلکترۆنیەوە دەبێت کە ئەوە هەمووی ینی بەشناسەیەکی گشتی بوو بۆ بینەریشتێک زۆر سپاس دەکەم دێمەوە خزمەتت زۆر سپاس بژین دکتۆر بەختیار پرسیارەکەمان زۆر سادە و ساکار بکەینەوە بۆچی گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتێکمان هەبێت بە ناوی حکوومەتی ئەلکترۆنی و کار بکرێ بۆ ئەوەی دام و دەستگاکانمان بە ئەلکترۆنی بکرێن. هەروەکو دکتۆر ساقیش ئاماژەی پێکرد گرنگی حکوومەتی ئەلکترۆنی واتە پرۆسسکردنی مامەڵی هاوڵاتی کە تۆ پێویستەکە مامەڵی هاوڵاتی لە کورتترین کاتە جێبەجێ بگەێنیت و بە تێچوویەکی زۆر کەم ئەمە دوو مەفهومی سەرەکی حکوومەتی ئەلکترۆنین جگە لەوە ئەو خزمەتگوزارانەی کە درێ بە هاوڵاتی ئەکرێت لە ماوەیەکی زۆر خێرایە و هاوڵاتیش بە هەمان شێوە بە پێچەوانەوە بتوانێت خزمەتگوزارەکانی حکوومەتی ئەو پێداویستانی کە هەیەی بەردەست بگرێت و حکوومەتی ئەلکترۆنی گرنگەکەی خۆی لە ڕاستی ئەوەیە کە تۆ لە هەموو سێکتەرەکانە سێکتەری وەزارەتی ناوخۆیە تەندروستیە و نمونە خوێندنی باڵایە موچەیە داراییە ئەمانە هەمووی بناغەیەکن کە پێویستەکە هاوڵاتی بتوانن بە ئاسانترین شێوە لە ماوەیەکی کەمە ئەم سوودانە یاخود ئەم خزمەتگوزاریانیان بەردەست بکەوێت. ئەوە کۆی گشتی وەکو حکوومەتی ئەلکترۆنی و چەندین سوودیکەی هەیە کە کاری فەرمانبەران لە ناو وەزارەتەکانە ئاسانترەکات. ئەنی بۆ نمونە ئێستا ئەگەر تۆ سەردانی دادنووسێ بکە یا سەردانی وەزارەتێ بکەی ئەکرێت لە ڕێگای ئەلکترۆنیەوە فەرمانبەران خۆیان کارەکانیان زۆر بە خێرایی ڕایتر بکەن وەک لەوەی کە هاوڵاتی سەردانی فەرمانەکان بکات. باش ئەمە مەحاڵ نابێت بۆ ئێستەی کوردستانیان بە یعنی ئەو پرسیارە بکەین دەبێت لە کوێوە دەست پێ بکەین. سەرەتای دەستپێکردنی حکوومەتی ئەلکترۆنی بەڕاستی نەخشە ڕێگایە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان نەخشە ڕێگایەکی هەبێ بۆی کە دواتر ئەم نەخشە ڕێگایانە لە ڕێگای وەزارەتەکانەوە شۆڕ بکرێتەوە بۆ وەزارەتەکان پرۆسێسی ئیشکردن لە وەزارەتەکانە چۆنە بوو نمونە دواتر کامان فیدباکێنەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاخود حکوومەتە لایەنی پەیوەنددارە پێکەوە ئەکرێت نەخشە ڕێگایەک دابڕێژرێ و هەر وەزارەتە بە پێی نەخشە ڕێگاکان بۆ نمونە پلانی حکوومەتی ئەلکترۆنی دابڕێژرێ. واتە ئێستا ئەو مقاوماتێ و تایبەتمەندیانی لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە دام و دەستگاکانە هەیە ئەکرێ بڵین کە با ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان مەحاڵ نییە و ئەگەرێکە و ئەکرێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە و هەنگاوەکانیش بەردەوام بکرێت. ئەگەر دەرفەت هەبێ و پاڵپشت هەبێ ئەکرێت لە ماوەی 4 ساڵی داهاتووە هەموو پرۆسسی کوردستان بکرێت بە ئەلکترۆنی بە هەموو وەزارەتەکان.
سوپاس دەکەم دکتۆر کاکە سەفین بان قەستە خیر کە ساتمە لای جەنابتان بۆی بینەر بزانێت ئەمە گرنگی ئەم بوارە بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان چییە ئێستش لە جەنابتانەوە با بزانین هەنگاوەکانی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی پێوتری حکوومەتی ئەلکترۆنی لای ئێوەوە بەکوێ گەیشتووە زۆر سوپاس بۆ میوانەکانیش دەبانە ئێمە با لە شتێکەوە دەست پێ بکەین کە کێشەی هاوڵاتی ئێمە بۆ سیستمێک بکەین بۆ حکوومەتەکە بکەین بە ئەلکترۆنی بلو پرسیارەوە دەست پێ بکەین ڕاپرسیەکمان ئەنجام داوە لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت کێشە لە دەستکەوتە کۆتاییەکە نییە کەسێ بچێ داوای کارتی نیشتیمانی بکات یان ئیجازەی سایقی مۆڵەت شۆفێری نوێ بکاتەوە خۆ لە کۆتاییە مۆڵەتەکە هەردەستەکەوێ کێشەکە لە چییە؟ لە شێوازی وەرگرتنەکەیە کێشەی ئێمە لە دیلیڤەریە کە پێڵێن گەیاندنی خزمەت گوزاری لە کۆتایی ڕۆژ تۆ خزمەتەکە وەرەگریت وە کاوڵاتی بەڵام بە چکوالتیەک ئەوە کێشەکەیە کاتە کێشە لە دیلیڤەریەکەیە ئەبێ باشتر خێراتر هەرزانتر ئێمە لە ئێستادا نمونە لە هاوڵاتی ئەگەر بچێت لە دایرێک چاوەڕێ بکات چەند ساعتێک ئاوی خواردنەوەی لێ نییە ئەمە کێشەیە تۆ ئەتوانیت چەند لەو دام و دەستگانە بەو شێوە تەقلیدیە بەو شێوە کلاسیکیە بۆ بوجێی لە بەردەستایە نوێکەیتەوە یا و خزمەت گوزاریانەشی بۆ پێشکەشکەیت زۆر زەحمەتە بۆیە هەرزانترەکەی ئەوەیە لە ڕێگایەکی ئەلکترۆنیەوە پێشکەش بە هاوڵاتی بکرێت باش ئەمە چەند ئەو بناغەکەی ئەمەش لە چیەوە دەست پێەکە بەڕای ئێمە ناسینەوەی کەسەکان بە ئەلکترۆنی تا حکوومەت نەتوانێت ناسنامەی ئەلکترۆنی بۆ سەرجەم خزمەت خوازان دابین بکات ئەم زەحمەتیە هەیە ئەو کێشەیە ئەبێت بۆیە ئەو هەنگاوانەی کەنراوە بێمە سەر بابەت بەخۆ ئەو هەنگاوانەی راوە دروستکردنی سیستمێکە پێڵێن ئایدنتیتی مانجمنت سیستم سیستمی ناسینەوەی کەسەکان ئەم سیستمە ئەتوانێت ژمارەیەکی بێهاوتای تایبەت بۆ سەرجەم خزمەت خوازان هاوڵاتیان و فەرمانبەرانیش کە بەشێکن لەم چینە دابین بکات لەم ڕێگایەوە تۆ گەورەترین ینی گرنگترین بەردی بناغی حکوومەتی ئەلکترۆنی هەبوونی سیستمێکی ناسنامەیە کە ئەمەش بەسترابێتەوە بە ژمارەیەکی بێهاوتە ئێستا زۆر چەند بەدواناوی من بگەڕێیت سەفین مستەفا غەفور لە هەولێر لەوانەیە لە سلێمانی بە پیتێکی تر نووسرابێ بە فۆنتێکی تر نووسرابێ کەواتە دێنەوە سەرباسی زمانی ستاندارد و یاخود فۆنتێکی یەکگرتو یەکەم جار ژمارەی ستاندارد ژمارەی ستاندارد یەک ژمارەی ستاندارد هەر هاوڵاتێک خاوەنی ژمارەی خۆ پاشان ئەوەی کە وەکو خۆت ئاماژەت پێدا هەر لەوێەوە هەبوونی فۆنتێک کە لە هەموو سیستمەکان بناسرێتەوە بە خۆش حاڵیەوە مانگایراوە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنمان هەیە سەرجەم دام دەستگاکان ئەبێ کار بە سیستمی یونیکۆد بکەن نەک ئەوانەی تر هەیە بەڵام ئەکرێت ئەمە لە پەرلەمانیش ئەو کۆدانەی کێت بەخشراوە بە پیتەکان لە ڕێکخراوی یونیکۆدا بکرێت بە یاسا نەک تەنها بە بڕیار بەرامبەر بەوە ئەمە هەنگاوی یەکەم IMS ئایدنتیتی مانجمنت سیستم اینجا بابەتێکی ترمان هەیە زۆر جار لەگەڵ کاکی وایە لە فەرمانگەی ئایتی باس لەسەرەکەین هەبوونی داتا سنتەرێکی حکومی بۆی سەرجەم ئەو ئەپلیکیشنە و زانیاریانە لە دەستێکی ئەمێنی و شوێنێکی ئەمین کە باکێبی هەبێت هۆست بکرێت ئەمە دوو بابەتی سێم واژووی ئەلکترۆنی حکوومەتی عێراق ساڵی 2012 بابەتی واژووی ئەلکترۆنی ئیمزا کردووە دەرکردووە بەڵام تا ئێستا لە کوردستان ئەم بڕیارە لە پەرلەمان هەموار نەکراوەتەوە ئێستا وابزانم لە بەردەستی پەرلەمانە بکرێت لەم خولەیە ئەم بابەتی واژووی ئەلکترۆنی بخرێتە جێبەجێکردنەوە بۆچی گرنگە کەسێک بە ئەلکترۆنی شتێک ئەنێرێ بۆ دائیرەیەک لە ماڵەوە لەلایەن لە ڕووی ئیداریەوە لە ڕووی یاساییەوە ئەمە قبول نییە ئەڵێ من نەبوو کاتە ئەبێت تەوقیعی بکا بە ئەلکترۆنی بۆ ئەوەی پەسەند بێت کە ئەمە چیە شتێکێ بە ناوی پێڵێن سرتیفیکت ئۆتۆریتی ئەڵێت لەو کاتی ئەم برادەرە ئەم نامەیەی نارد لەم سەعاتەیە واژوەک ئەلکترۆنیەکەی تەواو بوو نەدزرابوو بەسەر نەچوو هەر ئەوەنێ کاتە ئەمە سێ مقەوماتی یا بەردی بناغی حکوومەتی ئەلکترۆنی ئەوانی ترەکەوێتەوە سەر
ئەم بەردی بناغانە لە ئێستاە لە حکوومەت هێرێمی کوردستان هیچی دانراون ئەوەی IMS سرجەم موچە خۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم سیستمەیە شوێنیان کراوەتەوە تۆمار کراون ئێستا هەنگاوی دواتر ئەوەیە هاوڵاتیان بێت خزمەت خوازان بێ ئەوانەی خانوو بەناوەکەن عەرزە بەناو یا ئیشێکیان لە حکوومەتا بێ ئەوانیش داخلی ئەم سیستمە بکرێن اینجا واژووی ئەلکترۆنی بۆی ئەو کەسێک کە دەوقیعەکە کات بزانین خۆیەتی اینجا بابەتی ترمان هەیە ئێمە 407 خزمەت حکوومەت گەڤەرمنت و سیتیزن پێشکەشەکە لە ئێستاە ئێمە سەرجەم ئەو خزمەتانەمان بەداتا کردووە ئەزانین هەنگاوەکانی چین لە چێ دەست پێکەن لە چێ کۆتایی دێن هەنێ خزمەت هەیە بۆ هەیە ئەسڵان نمونە کەسێک ئەگەر ناو بگۆڕێت لە مەحکەمە پێویستی بە ڕەزامەندی وەزارەتی پێشمەرگە هەیە پێویست ناکە هەبێت ئەمە کاتی خۆی تەجنید ئیجباری بۆ لە عێراق ئەم خزمەتش دراوەتە وەزارەتی پێشمەرگە ئێستا حەقە حکوومەت بڵێت ئەم خزمەتە پێویستم پێی نییە بیکەم ینی یا بدرێ بە کەرتی تایبەت سپاسانەکەم دێمەوە خزمەتتان کاکە سەفین دکتۆر ساقی بابەتێکی دیکە هەیە سەبارەت بە حکوومەتی ئەلکترۆنی من پێم خۆش ڕای خۆشت بڵێ لەسەر هەنگاوەکانەوەی بە دووادا زۆرتر بۆی پرسیاری دوایەوە بڵێ حەزەکەم بە زۆرتر ئەلابڕۆیت کەم لەسەر بەسەکانی کاک سەفین لە بواری ینی قازانجەکانی حکوومەتی ئەلکترۆنی بەڕاستی تاکو ئێستا لە لای زۆربەی هاوڵاتیانی ئێمە و نەتەنها هاوڵاتیش لەگەڵ حکوومەتی ئێمەش زۆربەی پەرپرسەکانی ئێمە نازانن کە حکوومەتی ئەلکترۆنی چێ و قازانجەکانی چین ئەوە زۆر گرنگە چونکە ئەگەر مەسئولێکی حکومی یان کار بەدەستێکی وەزارەتەکان با بڵێن نەزانین کە قازانجەکانی حکوومەتی ئەلکترۆنی لە چیدایە هەنگاویشی بۆ نانێ بۆ ئەوەیە کە یارمەتی دەربێت لە جێبەجێکردنی پرۆسەکە ئەوە زۆر گرنگە یعنی دەبێت بزانانی حکوومەتی ئەلکترۆنی بێژگە لەوە کە خدمەتگوزاریەکی زۆری فراوان ئەگەینتە هاوڵاتیان و کۆمپانیەکانی بەخۆشی گرنگترین یعنی تایبەتمەندی حکوومەتی ئەلکترۆنی ترانسپەرنسی شەفافیەتە و نەهێشتنی گەندەڵیە ئەوە کە ئێستا نەهێشتنی ڕۆتینیات کە بەشێکە گەندەلی لە ڕۆتینیات گەندەلی دروست دەبێت و ئەوە کە ئێستا هاوڵاتیان بەڕاستی زۆر داخوازیان لەسەرەوە هەیە ئێمە دەبێت سیستمێکی حکوومەتمان هەبێت کە گەندەلی نەهێنین کە شەفافیت پەرە پێ بدەین و ئەوە تەمەەن ئەوە داخوازیەکی ڕێکخراوەی دەوڵەتەکانیشە ئێوە مەسەن کە باسی ئیندکسی شەفافیت و با بڵین گەندەلی ئەوە لە وڵاتان دەکەن لە پێش هەموو شتێکگەنن کایە ئایا ئەو حکوومەتی ئەلکترۆنی جێبەجێ کردووە چونکە حکوومەتی ئەلکترۆنی خۆی پێوەریکە بۆ نەیشتنی گەندەڵی پەرەبێدانی شەفافیت پێشکەشی خزمەتگوزاری بێجگە لەوە مەسلەی ئەفیشنسی و سرعەمانەیە کە کاک سەفین باسی کرد یعنی ئەوەی کە کاک سەفین باسی کرد تەبەن زۆر گرنگە بەس لەوە گرنگتر ئەوەیە کە تۆ مەسەلەن لە جاتی ئەوەی بڕۆیت بۆ دائیرەی مرور 3 ڕۆژ 2 ڕۆژ لەوێ کاتی خۆت بە فیرۆ بدەی بۆ وەرگرتنی ئیجازەیەکی سایقی یان 16 ژوور بگەڕی ئەو کات لە ماڵی خۆتەوە بە تەلەفۆنەکەتەوە بە کۆمپیوتەرەکەت ئەتوانی لە چەند چرکەیەک ئەویشە جێبەجێ بکەیت کەوە زۆر گرنگە تۆ مەسەلەن باسی لە ئیکۆنۆمی لە اقتصادی سیاسیەوە مەبحەسێک هەیە پێ ئەڵێن هیومن کاپیتال یعنی سەرمایە ئینسانی ئەو سەرمایە ئینسانی با بۆ نمونە بڵین دایرەی مرۆڤ کە خۆم بە شخصن تەجروبەم کردووە بزانم کە ڕوتینیاتی حکوومەتی ئێمە وڵاتی ئێمە چۆنە چوومەتە دایرەی مرۆڤ و دویمە بە هەزاران خەڵک ڕۆژانە سەردانی دەکەن سەردانی دایرەی مرۆڤ دەکەن و هەر کامیان تقریبا بە پێی حسابی خۆم نزیکە 20 ساعت لە وەختیان بە فیرۆ دەچێت ئێ باشە مەسەن تو حساب کە ئەوە لە ساڵێکە نزیکەی چەند سەد هزار کاتژمێری ئەو هاوڵاتیانە بە فیرۆ دەچێت لە کاتێکە ئەو کاتژمێرانە دانتوانی بۆ پەرەبێدانی وڵات بۆ کەشەبێدانی وڵات ئیسفادەی لێ وەرگرن ئەوە زۆر گرنگە بێجگە لەوەش مەسلەی تراست هەیە باوەڕبوون هەیە ئێستا بەداخەوە یعنی باوەڕ و احتمادی هاوڵاتیان بە حکوومەتەوە زۆر کەم بووە وەتە من تقریباً دەورێکی زۆر نێگەتیفی هەبوو ئەو کێشانە خۆیەکانمان کێشە حزبیەکان سیاسیەکان هەموو دەوری نەرینیان هەبووە بەڵام ئەو بەدامەزاندنی حکوومەتی ئەلکترۆنی ئەتوانین ئەو باوەڕە و ئەو باوەڕ بە حکوومەتە بگەڕێنەوە بە هاوڵاتیان باوەڕیان بە حکوومەت دووارە دروست دەبێتەوە بێجگە لەوە مەسلەی کۆست ریدەکشن کەمکردنی هەزینەیە ئێستا لە وڵاتە دیموکراسیەکان ینی ئەو بودجەی کە بۆ موچەخۆرەکان دادەنرێ 105 هەتاکو 15 پێنج کە زۆر باشە 15 خراپە یعنی دەبێت ینی بە شێوازێکە دەبێت باڕۆتەکە ینی باشترکەی بۆ بتوانیت هەزینەکانی کەم بکەیتەوە کەواتە حکمت لە حکوومەتی ئەلکترۆنی وەکو دکتۆر بەختیار شاماژەی پێدا کەم
چاککردنەوەی تێچوون و خێراکردنی ڕاپەڕاندنی کارەکانە نەک بە پێچوانەوە بەپی ئامارەکانی ئێمە لە بودجەی حکوومەتی هەرم 1975 بە بوومەچەخۆر دەڕات ئەگەر لە کاتێکە حکوومەتی ئەلکترۆنی لە کوردستان جێبەجێ بکرێ ئەو 1970 دەتوانین بکەین بۆ 110 ئەو هەموو پارەیە بە حکوومەت دەگەڕێتەوە یعنی هەزینەیەکی زۆر گەورەی حکوومەت دەگەڕێتەوە بە حکوومەت. زۆر سپاس دکتۆر بەختیاربان نمونەیەکی واقعی و نوێ باس بکەین سەبارەت بە نووسینی عریزە یعنی هاوڵاتیان چاوەڕێ بوون عریزە نووسین شێوازێکی ڕێکوپێکتر بەخۆیەوە ببینێت بچێتە بوارێکی باشترەوە ئێستا کراوە بە ئەلکترۆنی من قسە لەسەرەوە ناکەم کە ئەوانەی بە ئەلکترۆنی نووسینەکان کێشەیان لە تایپکردن و تا ئێستاش لە سپێڵە هەڵاکەن و یەک دنیا کێشەی تر و سەرێشەی تریان بۆ هاوڵاتیان دروست کردو بەڵام نووسینی عریزەیەک 2500 دینار بۆ لە جیاتیەوەی بکرێ بەنی و نازام کراوە بە چەند قات کراوە بە 25,000 دینار ئەمە ئەو حکوومەتە ئەلکترۆنیە کە خەڵک چاوەڕێیەکە خۆی هەروەکو باسمان کرد و پێناسەمان کرد ئەمە پێچەوانەی زانستی حکوومەتی ئەلکترۆنیە چکە بۆ تێچووی زۆر کاتی زۆر حکوومەتی ئەلکترۆنیاڵێکی تێچووی کەم کاتی کەم بۆ نمونە ئەمە بە هیچ شێوەیە ناتوانانی پێناسی بکەیت دکتۆریش هاوڕایە لەگەڵم کە ئەمە حکوومەتی ئەلکترۆنیە بەشێکە لە حکوومەتی ئەلکترۆنی ئەمە تەنها گواستنەوەی دەستنووسە بۆ تایپسێکی کۆمپیوتەری تۆ لە جیاتیەوەی بەدەست داواکەت بنووسی بە کۆمپیوتەرە نووسرێ ئەو تێچووی کە پێشووتر بە دەستنووس نووسراوە لە زانستی حکوومەتی ئەلکترۆنیە بە لەبێت لە 150 بەرەو ژووری کەمتر بێەوە ئەگەر کۆستی یاخود تێچووی عریزەیەک 2500 بێ لە زانستی ئەلکترۆنیاڵەیە بێ 1250 بێ ئێستا ئەمان چیان کردووە دەقاتی سی پێچوانەکەکە دەقاتی پرایسە هینەکەی ینی کۆستە ئەوەی کە پێشتایەکەی کە 2500 دینارە وەزای دەنیشتۆ مەفهومێکی ینی بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەیش داتایە ئەو داتانەی کە لە هاوڵاتی وەرەگیرە بۆ نمونە داتای جەنابتە هی دکتۆرە هی کاکسەفینە هی منە هی ئەم کەسانەیە ناکرێ ئەمە بخرێتە ژێردەستی کۆمپانیاوە ینی ئەمە ئەکرێ یا وەزارەتی دات کەواتە ئەمە لە ڕووی ئەمن و ئاسایشی قەومیش کە باسەکرێ مەترسی هەیە کە داتا و زانیاری ژمارەی تەلەفۆن ناونیشانی ماڵ ناوی سیانی و چواری خۆت کە سوکار هەموو چواردەور بچێتە بەردەستی کۆمپانیا گەبێ لە بەردەستی حکوومەت بێ بە تاکی چکە بەیانیت من ئەتوانم بێم لە دەرگای جەنابێت بم دایم بەیانێت توانم ڕقم تەلەفۆنەکەم لایە تەلەفۆنت بۆ بکەم سەرزەنش لە بکەم ئەمە کە شتێکە تۆ گەر خۆت ئارەزوو لێ نەبێ ناتوانانی ئەم ڕقم تەلەفۆنە بەی بە کەسی سێهەم یا کەسێکی کە بۆیە مەفروزە حکوومەت بیر لە خەزمکردنی ئەم داتایانە بکاتەوە لە شوێنێکی زۆر سەیفە کە ئەو شوێنەژە بێت زۆر پارێزراو بێ یا بێ وەزارەتی داد بێ یاخود دەبێت لە داتا سنتەری با کاکسەفین وەڵامی فەرمانگەیاتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە کراوە کاکسەفین ئێمە ئەو تەمانەوە ئەو بابەتە کە بابەتی دادنووس قیاس ناکرێ بۆ سیاسەتی ینی ناتوانین سیاسەتی حکوومەتی گشتی لەسەرەوە داڕێژی شتێک کە ڕوویدا و دیارە چەند هەڵەیەک لەولا کراوەم ئێمە ئەو بابەتەی کە کاک دکتۆر باسی کرد بابەتی پاراستنی داتا باشترین نمونە بابەتی IMS ئایدنتیتی مانجمنت سیستمە کە بۆ 1,200,000 ئێمە بە هەموو شێوەیەک ئەو داتایە پارێزراوە تەحەدای هەموو کەسێکەکەین ئەکسپرت بێنێ واتە لە بەردەستی کۆمپانیای خەڵکانیە لە بەردەستی کۆمپانیانە لە بەردەستی فەرمانگەی ئایتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بە هەموو شێوازێک دەستان خۆش بێ ئەوەی بایۆمەتری ئاگدارم لە داتا سنتەری حکوومەتی فەرمانگەی ئایتی پارێزراوە ئەوە کارێکی زۆر سەیفە و سەلامەتە و خەڵک دڵنیا بێت لەوە بۆیە ئێمە کاک دکتۆر بۆیە ئەڵێن ئەم بابەتی پرایڤسی زۆر بابەتێکی گرنگە ئەو هەنگاوانەی لە داهاتوە ئەندرێن بۆ بە ئەلکترۆنیکردنی حکوومەت ئەبێ بەپێی ئەو نەخشە ڕێگایە بێ کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستی کردووە بە داڕشتنی ئەمەش ئەوەیە کە ئەو داتایی کە سنسیتیڤ حساسە ئەبێت لە هۆستینجی لە داتە سنتەری حکوومەت پارێزراو بێ ئەمە هیچ ئەوەی تیانە هەروەها شێوازی کۆنێکشن لە بینی دەوائری حکوومەتە داتا فەرمانگەی ئەی داتا ئاڵوگۆڕەکە لەگەڵ فەرمانگەی بی ئەم لەم ئەم ساتە ینی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان لە سلێمانی لە هەولێرە بینی لە قاتی یەک ئەبێ بەدەست بیبن بۆ قاتی دووسێ بەدەست ینی
یەک دامەزراوە نێتوەرکین و سیستمەکە بڵی نیە. اینجا پاراستنی ئەم خەتەش کەسی ترەتوانی هاکی ئەم خەتە بکات و داتاکە وەرگێ بۆیە ئێمە ئێستا ئەو سیاسەتی کە ئەمانە بۆ نمونە جێبەجێکردنی سیستمی ئیکسرۆد کە وڵاتی ئیستۆنیا ئێستا بەکارێنی یەکێکە لە پارێزراوترین ئەو سیستمانەی کەیە ئەمە ئەم بابەتەوە بزانام وەڵامی پرسیارەکەم دایتەوەی باشە من دێمەوە خزمەتت کاکە بەڵێفین دکتۆر سەبارەت بە سەرچاوی مرۆیی یاخود توانای مرۆیی بۆ ئەم بابەتە چەند گرنگە سوود لە ئەو توانە و سەرچاو مرۆییانە وەربگیرێک کە لە زانکۆکان هەن یاخود لە هەرێمی کوردستان بەگشتی بوونیانە یاخود بۆ نمونە دکتۆر لە بریتانیا بەڵام ئەکرێت تۆ سوود لە تواناکانی وەرگری تۆ بە هەمان شێوە چەندین کەسی لە کاکە سەفین خۆی لە ناوشارەی بکەم لەسەر ئەو بابەتی عریز نووسەکان حەزەکەم ئەو مەسەلەی عریزە نووسەکان بەڕاستی تێکەڵ نەکرێت بە حکوومەتی لەیتوشکە حکوومەتی ئەلکترۆنی نییە ئەوە چەند کەسێک بەسەم بە کامپیوتەر شێک تایپەکەن ئەو حکوومەتی ئەلکترۆنی ناگەینێ و بەشێکیش نییە لە حکوومەتی ئەلکترۆنی بۆ ئەوەی کە خەڵکی ئەو غەڵەتی گەشتیان نەبێت بەنسبەت هیومن کەپاسیتی ئەوەی کە جەنابی باست کرد طبعا يعني یەکی لە گەورەترین ئاستەنگانەی کە لە بەردەممانە لە حکوومەتی هەرێمەوە ئەوەیە کە ئێمە هیومن کەپاسیتی با بڵێن کارامەیمان زۆر کەمە لە کوردستان لە بواری حکوومەتی ئەلکترۆنی ئەوەنەی کە لە بواری حکوومەتی ئەلکترۆنی پسپۆرن لە ژمارە یعنی لە ژمارەی پەنجەی دەستی ناپەڕێ بجگەلەوە ئاستنێکی زۆر گەورەترمان هەیە ئێستا مەسەن بۆ نمونە فەرزان ئێمە لەگەڵ هەندێک کۆمپانیا ڕێککەوتین بیانی بنیانە خۆبوونی مەسەن لە دەرەوە پسپۆرمان هێنا حکوومەتی ئەلکترۆنیشمان جێبەجێ کرد باش حکوومەتی ئەلکترۆنی یعنی لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتەوە دەبێت پێویستمان کەسانی کارامە و پسپۆر هەیە ئەو هیومن با بڵێن ئەو کارامەیمان لە کوردستان نییە بەداخەوە یعنی یەکی لە گرنگترین ئەو کێشانەی کە هەمانە ئەوەیە کە ئێمە دەبێت هاوتاب و هاوتەریب لەگەڵ جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنی ئێمە خۆشمان خەڵک دروستکەین لە زانکۆیەکانمان ئەو زۆر مەسەن بۆ نمونە ئێمە وەکو زانکۆی ستراتفۆردی ئەمریکی یەک لەو پێشنیارانەی کە بە حکوومەتمانداوە بە چەندین وەزارەتیش دامانەوە ئێمە ئەتوانین وەکو زانکۆی ستراتفۆردی ئەمریکی بەشی ئیگڤەرمنت لە زانکۆکەمان بکەینەوە کە بەر لەوەی کە حکوومەتی ئەلکترۆنی جێبەجێکرد کافیە یانە بێ لە زانکۆکانی دیکەشم بەشانە هەبن یەک زانکۆ دەرەقەتی هەموو کوردستان دێت نەخێر هەر زانکۆیە کە مەسەن حکوومەت دەتوانێت کرایتێریای هەبێ مەسەن بۆ من ئەو بەشێک کە دەکرێتەوە لە حکوومەتی لە ئیگڤەرمنت ئەلێ حکوومەت دەڵێ ئێمە پێویستمان بەو بەشان هەیە بەو کرایتێریا و بەو ریکوایرمنتە و ئێمە دەتوانین وەکو زانکۆ وەکو خۆمن زانکۆکانی توش دەتوانین مەسەن پرۆپۆزۆ تەقدیم بکەین کە ئێمە بۆ نمونە ساڵانە چەند سەد کەس ینی وەرگرین بۆ ئەوەی کە ئەو بەشی ئیگڤەرمنت تەنانەت ئیگڤەرمنت نییە مەسەن سایبەر سیکیوریتیە نێتوەرکینگە سۆفتوێر ئینجینیرینگە چکە ئیگڤەرمنت لە هەموو بەشەکانێکی بەشەکانی کۆمپیوتەرە کەواتە شان بەشانیەوە بێبی لەوەش بکرێتەوە کە توانە و سەرچاو مرۆییەکەش وردە بەردەست بڵێ و یەک بابەتێکی تر هەیە ئەوە دە بزانین کە حکوومەتی ئەلکترۆنی پەیوەست نییە بە وەزارەتێک یا دەم و دەستگاک مەسەن زۆر جار دەڵێن وڵە فلان وەزارەت فلان دەم و دەستگا حکوومەتی ئەلکترۆنی جێبەجێ کرد ئەو هەڵەیەکی زۆر گەورەشە غەرەت تێگەشتن لە حکوومەتی ئەلکترۆنی حکوومەتی ئەلکترۆنی پرۆسەیەکی هەرەمیە لە سەری سەرەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە وا بڵێن پێویستمان بە ئەنجومەنێکە کە هەمووان زۆربەن دەبێت PhD هۆلدەر بن دکتۆران هەم لە بۆوەرە بۆ ئەوەی کە ئەستراتیژیە دابڕێژن ئایا مەسەلەن چونکە هەموو حکوومەتی ئەلکترۆنی لە زۆرشم هەیە مەسەلەن ئەنواعی سیستم هەیە بەس ئەوان ینی لەوانەیە شێوازی سیستمەکان لەگەڵ ئێمە یان جێبەجێکردنی یان پلانەکانی لەگەڵ جیاوازی هەبێ کە ئێمە وەکو کوردستان وەکو حکوومەتی کوردستان پێویستمان بەچیە اینجا لەسەرەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ هەموو وەزارەتەکانەوە دەبێت دیپارتمنتی هەبێ کە کەمی کەم بەڕای من لە هەر کەم لەو دیپارتمنانە ئێمە پێویستمان بە 100 کەس پسپۆر هەیە کەمی کەم ینی بە هزاران کەسمان پێویستە بۆ ئەوەیە کە حکوومەتی ئەلکترۆنی جێبەجێ بکەن و بەردەوامیش بن چونکە حکوومەتی ئەلکترۆنی ئەو نێک بەس جێبەجێ بکەیت و وازی لێبینی ئەو پرۆسەیەکی بەردەوامە سوپاسانەکەم دکتۆر کاک دکتۆر بەختیار حکوومەتی ئەلکترۆنی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان چ ڕۆڵێکیە بێت لە بنبڕکردن و کەمکردنەوە و کاڵکردنەوەی ئەو دەردەی چەندین ساڵە بەدەستێوە ناڵێن کە گەندەڵیە حەزم ئیزافێ بۆ قسەکانی دکتۆر ساقی بکەم ئەوش هیومن ریسۆرس ینی ژێرخانی ئابووری کەسانی شارەزا هۆی ڕاستە ئەمە پێویستەکە بە هێواشی ئەم کەسانە پێ بگەین ڕێزانکۆکان هاوکار بن بەڵام ئەگەر سێری وڵاتێکی وەکو ئەڵمانیا بکەی ساڵانە 7 هزار بەس
سۆفی ئینجینێرین ئەهێنن لە دەرەوە وڵاتی چاینا ساڵانە 400 میلیۆن دەرچووی زانکۆیان هەیە لەو 400 میلیۆنە بەلایەنی کەمەوە نزیکەی 500,000 بۆ میلیۆنێکیان سۆفی ئینجینێرین و بواری کۆمپیوتەر ساینسن کە ئەمانە بە دوای ئیشا ئەگەڕێن لە وڵاتی چاینا لەوانەیە بە نرخێکی زۆر کەم بە موچەیەکی $200 من لە شەریکەی هواویشم کردووە کە ئینجینێریەکانیان هەمووی خەڵکی چاینان کە ئەڵێت لەوێەوە یەن بۆ کوردستان موچەکانیان لە بینی $400 و $600 ئەکرێ ئیسفادە لە خەڵکانی بیانی بکرێت بۆی کە تۆ ژێرخانێکی بۆ نمونە هەروەکو هاردوێر ئینفراستراکچەر تەنها بەستنەوەی نێتوەرکەکانە بۆم کەسانە دەربارەی گەندەڵی حکوومەتی ئەلکترۆنی ئەتوانم بڵێم 100% ئەتوانێت پرۆسی گەندەڵی کەم کاتەوە چونکە تۆ هەر ئاکشنێکە ئیکەی وەکەوترێت every action you make there's a fingerprint مەمەست پەنجەمۆر نیەوەتە ئەو IP ئەدرسێ یاخود ئەو براوزەرێ یاخود ئەو کوکیسەی کە ئەتوانی فیلتەرێک کێکی چی ئەم داخلی ئەم سیستەمە بووە هەم وەکو فەرمانبەر ئەتوانی بزانی کێ مۆنی چاودێری و کێکە ئەم فایلە لای کێیە و نێراوە بۆ کێ و لەکەواتەوە هەمیش هاوڵاتی ئەگەر کەسێک بێوێ داخلی سیستەمەکەت ببێ لە جێگایەکی نادروستەوە یا لە بێوێت داتای ئەو جێگایە بەرێت ئەتوانی فاینداوتیان بکەیت و ئێستا تەکنۆلۆژیا زۆر زیرەکانە ئەتوانێت هەموو ئەم ئاستەنگانەمان بۆ کورت بکاتەوە و خۆشبەختانە ینی ئەتوانی کێشەی گەندەڵی پێچارەسەر باش دکتۆر لە بابەتێکە کە ئامادەتان کردووە لە بەردەستی منیشە نەخشە ڕێگای حکوومەتی ئەلکترۆنی هەرێمی کوردستان و با ئەلکترۆنیکردنی تۆماری نیشتیمانی هاوڵاتیان نی کوردستان تۆماری نیشتیمانی و ئیگاف با بڵێن باسی کۆمەڵێک بابەتت کردووە بە نسبەت وەزارەتەکانیشەوە وەزارەتی بۆ نمونە تەندروستی وەزارەتی کارەبا وەزارەتی پێشمەرگە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی هەموو وەزارەتەکان چۆن دەتوانن سوودمەند و بەهرەمەندن لەم پرسە بە نمونە ئەگەر بابینە سەر وەزارەتی ناوخۆ بۆ نمونە من ئەفسەرێکی هاتو چۆن پلەکەم بۆ نمونە پلەی موچەخۆری حوتە 6-8-9 چەنە تۆ ئەتوانی بۆ هەر فەرمانبەرێک وەکو کاکسەفینی ژووتی کۆدێکی تایبەت هەبێت کەم کۆدت هەبوو بە پێی ئەتوانی کۆدەکە من هەروەکو ئەبریڤیشن دام ناوە کە Ministry of Defense MOD وەزایدەن پلەی موچەخۆرەکە یاخود پلەی سەربازەکەی بۆ نمونە 6-7 هەر یەکێک لە پلانە زائیدەن ژمارەی ئەو سەربازانەی کە لە وەزارەتی ناوخۆیان ئەکرێمە بکرێ بە بناغەیەک بۆ تۆمارکردنی ئەفسەران و ئەگەر یەکێک لە فەرمانگەیە یەک لە وەزارەتێک ویستی بە دوای ژمارەی بۆ نمونە ئەم ئەفسەرەیە بگەڕێت لەم کۆدەوە بە خێراترین ینی لە ماوەیەکی زۆر کورتە هەموو بۆ نمونە مەلەفی ئەم سەربازە یاخود ئەم فەرمانبەرە یاخود ئەم بەڕێزەی کە موچەی کەمەندامە یاخود موچەی خاوەن پێداویستی تایبەتە هەر موچەیەکی کە لەو موچانە هەیە ئەمە وەکو کۆدێک کێشەیەکی کە هەیە کە بەڕاستی نەبوونی دەیتەی دیجیتاڵە واتە لە هەرێمی کوردستان داتاکانمان دیجیتاڵ نییە ینی بۆ نمونە من فەرمانبەرم مەفروزە هەموو داتای فەرمانبەران ئەو وەکو لە بایۆمەتریا کراوە ئەوە نیوەی تۆماری هاوڵاتی کوردستانە بەڵام بە نزیکەی لەوانەیە بڵێن 2 ملیۆن و نیو زیاتر هاوڵاتی ماوە کە هێنی نییە ینی دیجیتاڵ نییە دیتەکە ئەلکترۆنی نییە مەفروزە ئەمە بکرێ بە ئەلکترۆنی بۆی کە هەر کەسێک سەردانی هەر شوێنێکی کرد ئەم داتایی بە دیجیتاڵی هەبێ و لە داتا سنتەرێکە دواتر شێر کریا خودت لە بینی وەزارەتەکانە ئاڵوگۆڕ پێ بکرێت بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاکە سەفین لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەیە لە ئۆف ریکۆردە باسی ئەومان کرد ئێمە لە سیستمی پۆست و پۆستەڵ کۆد کێشەمان هەیە جەنابتان باسیەوەتان کردوت ئێمە کێشەمان لە ناوی شەقامەکان هەیە زۆربەی نازانین لەکوێیەکەوێتە کوێوە ئەمە لە ناو پارێزگا و شارێکی گەورەوە تاگاتە گوندێکی دوورە دەست ئەمە چۆن احتیوا ئەکرێت و کۆنتترۆل ئەکرێت قوربان ئێمە لەگەڵ دکتۆرە تازە باسی هەمانە کرد بابەتی بە ئەلکترۆنیکردن بابەتێکی زۆر دوور و درێژ خایەنە کەس تەسەوڕەوە نەکات دوگمەیەکە و دایەگریت و ئیتر هەموو وڵاتە بێ بە ئەلکترۆنی شتیوانیە لە هیچ دنیاە نەبووە بودجەیەکی زۆری پێویستە هیومن ریسۆرسێکی زۆری پێویستە هەموو سەرچاوێکی دارایی زۆر گەورەی پێویستە بۆ ئەوەی بتوانی لە داهاتوو سوودی لێوەرگریت ئەو بودجەیە ئێستا ئێوە لە ئەنجومەنی وەزیران وە
فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری و لایەنە پەیوەندەرەکان لە بەردەستیانە کە بتوانن هەنگاوی بۆ ئەمە بدرێن لە ئێستادا ئەمر لە گەڵاڵەکردنە ئەم بابەت بەڵام ئەوەی زۆر گرنگە وەک دەستکەوتی حکوومەتی ئەلکترۆنی داتایە هەبوونی داتا نمونە ئێمە کە ئەڵێن 1,250,000 موچە خۆرمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شتێکت بۆ دەرەکەوێت ساڵانە لە کوردستان لە هەرێمی کوردستان 4500 کەس خانە نشی نەکرێت کەواتە تۆ شتێکت هەیە کە فەرمانبەرە لە ئێستادا ئەو فەرمانبەرانە ژمارەیان 600,000 کەس 750,000 هەموو ساڵێک 4500 کەس خانە نشین ئەبێت ئەگەر هاتو ژمارەی فەرمانبەران داوەشی ژمارەی خانە نشینیان بکەین چەند ساڵە پێویستە بۆ ژمارەی فەرمانبەر بێتە ببێ بە سفر 170 ساڵ شتیوان نییە کێشەیەک هەیە لێرە ئەو کێشە ئەوەیە زۆربەی زۆری ئەو فەرمانبەرانی ئێستا لە ئیشان لە دەوروبەری 30 ساڵن موالیدی 84 زۆربەی زۆری فەرمانبەران ئەمە داتایە وا کات لە 30 ساڵی داهاتووە بودجەی موچە تەنها لە زیادبوون دابێت چکە ئەوەی کە تەمەنی 30 ساڵە 30 ساڵی ماوە خان نشین بێت تەرفیع و عەلاواتی زیادە بێت چاوەڕێ مەبە لە ماوەی ساڵانی داهاتووە بودجەی تەرخان کراو کە کاکساقی وتێ بێ 15 بێت لە کوردستان 180 لە کەمبوون دابێت ئەمە کێشەیە خۆی لە خۆیدا جگەلەوە کێشەیەکی ترە بۆ 30 ساڵی تر بۆ دروست دەبێت ئەویش ئەو کەسانی ئێستا فەرمانبەرن خانە نشینە بن 244,000 تەقاعدت هەیە لە ماوەی 30 ساڵی داهاتوە ژمارەیان ئەبێ بە ملیۆنێک مش بابەتێکی ترە ئەمە چییە؟ ئەمە دەستکەوتێکە لە دەستکەوتەکانی هەبوونی داتا ئەمە ئامار نییە ئەمە داتایە ئەمە زانیاریە ئەمە داتاش نێمە زانیاریە ئەمە کاتی خۆی ئامار بووە کراوە بە داتا و ئێستا شیکردۆی بۆ کراوە بووە بە داتا ئەم داتایە بەردەستە حکوومەت دەتوانێت لە ئێستاوە هەنگاو بنێ بۆ ئەوەی 10 ساڵی تر 20 ساڵی تر تووشی قیرانی تر نەبینەوە ئەمە یەکێکە لە گرنگترین دەستکەوتەکانی حکوومەتی ئەلکترۆنی سوپاس دەکەم کاکە سەفین دکتۆر ساقی با وردە قسە لەسەر ئاستەنگەکان بکەین ینی ئەم پرۆسەیە وەکو کاکە سەفین وتی دگمەیەک نییە دەستی پێیا بنی ئۆف بێتەوە ئۆنی بکەیت و حکوومەت و دام و دەستگاکان بن بە ئەلکترۆنی جەنابیشت ئاماژەت پێدا پێشتۆزێ ئەوە نییە دووسێ کۆمپیوتەردا بنین و بڵین تەواو ئێمە حکوومەتی ئەلکترۆنیمان هەیە یان لە دەستنووسەوە بیکەین بە تایپ بڵێن ئەمە حکوومەتی ئەلکترۆنیمان هەیە کەواتە ئاستەنگەکان لەکوێن و ڕێگاکانی زاڵبوون بەسەر ئەو ئاستەنگانش چین و خۆیان لە چیدا دەبینەوە چەندین ینی ئاستەنگی زۆر گەورە من هەیە یەکی لە گرنگ بەڕای من یەکی لە گرنگترین ئاستەنگەکانی کە لە پێشمانەوەکو جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنی یعنی دەبێت بەڕاستی لە ڕووی سەرکردایەتیەوە ئیتر سەرکردایی حکوومەت بێ حزب بێت ئەشخاص بن هەمووان دەبێت بڕیارێکی سەرکردایەتی هەبێ کە بە هەمووان ئیمانیان بە مەوزوع هەبێ ئێستا مەسەن زۆر کەس هەیە من خۆم لە زگەل احتمال هەندێک مەسئول قسەم کردووە مەسئولی سیاسیە یان حزبیە باسی حکوومەتی ئەلکترۆنی کردەوە لێ تێ ناگەن و دەبێت تیان بگەینین کە ئەمە مەسەلاً ئیجابیاتی چیە باشە ما بێ لەکوێوە بکرێت لە حکوومەت فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریە کە لە ڕێگەی خول و ڕایەنان و وەرشۆپەوە دام و دەستگاکان تێشکات وەکو کاکسەفینی ژووتی دکتۆری شامەژەی پێدا تا خەڵک و بەرپرسەکان و فەرمانبەرەکان لە گرنگی ئەم بابەتە تێنەگەن ئاسانکاری ناکەن بۆی بچێتە بواری هەبوونی ئیرادەیەکی سیاسی ئەو بە کوردیەکە ئیرادەیەکی سیاسێکی پۆڵین دەبێ هەبێ و ئەوە لە ئەنجومەنی وەزیران بەڵام هەتا نەزانێ گرنگی ئەم بابەتە چیە ئیرادەکەش دروست نابێت اینجا ئەو بزەبێت بۆ دروستکردن ئەو بە مەوزێکی جناوی باس کرد دەستگای تەکنۆلۆژیای زانیاری ینی بەڕاستی ڕۆلێکی گرنگ دەگێرەوە گێراویانە زانکۆکانن پسپۆرەکانن و مستشارەکانن کە لە حکوومەتن بەڕاستی ئەوەن هەموو دەوریان هەیە و ئەو ئیرادە سیاسیە بەتەنێ شمولی سەرۆکی حکوومەتی هەرێم نابێت سەرۆکی حکوومەت نابێت سەرۆکی پاڵەمانە سەرۆکی حکوومەتە سەرۆکی هەرێمە و سەرۆکی حیزبەکانن چونکە ئەو حکوومەتێکی ئێستا هەمانە حکوومەتێکی ئیتلافیە دەبێت ئێمە مەسەن بۆ نمونە سمینارێکن کنفرانسی تەنان بکەین هەموو ئەو سەرکردانە داوەتکەین مثلا باسییان بۆ بکەین کە گرنگی جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنیە چی دایە چونکە تا ئەوان ڕازی نەبن بودجە تەرخان ناکرێت
یان ئاستەنگی بۆ دروستەکەن مەسەن لە بواری حکوومەتەوە لەوانەیە سەرکەوتن بەدەستبێنی بەس لە پارلەمانە کێشە بۆ دروستکەن حکوومەت مەسەن دەبێت پێویستی بە هەندێک یاسا هەیە بۆ جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنی لەوانە ئەو یاسانە مەسەن ئیجازە نەدەن دەرببڕێ دوای مەسەن کێشەی ترمان کە هەیە کە بە ئەوەن کێشە یاسایی مەسەن پارلەمان دەتوانێت ئەوە مەسەن باشە من پێش تۆزە لە ئاستی پەرلەمان بووین پەرلەمان دەتوانێت چۆن لەم پرسەیە هاوکار بێت و ئەو کێشان و ئەو کێشە واستنگانی سەبارەت بە پرسی لایەنە تەشریعی و یاسادانان و یاسادا ڕشنەکەوەیە چارەسەری بکەن و احتیمالی زۆر هەیە ئەو هەندێک بریار لە حکوومەتی شەو دەدرێ بەس لە زۆر شوێن لەوانە جبەجێ نەکرێ کە بە یاسایی کرا ئەوە بۆ بە یاسایەک لە پارلەمان دەرچوو پێویستە هەموو کەسێک هەموو شخصێک هەموو دایرەیەکی حکوومەت ئەو بەرنامەیە ئەو پرۆژە جێبەجێ بکات لەبەرەوە احتیمالی زۆر هەیە کە پێویستمان بە یاسا بێ کێشەیەکی تر کە کاکسەفین و کاکتۆ باسییان کرد کێشەی فاینانشلە کێشەی مالی ئێمە دەبێت بودجەی بۆ تەرخانکەین حکوومەتی ئەلکترۆنی ئەوە نییە کە تو بودجێک تەرخانکەی بۆ کڕینە هێک سرڤەر و داتا سنتر و هەندێک مەسەن ئینفراستراکچر و تەنانەت ئینترنێتیش ئەوە بودجێک تو بودجێکی بەردەوامت دەوێت بودجەی سەرەتایی دەوێت مەسەن بودجەی پلاندانت دەوێت بودجەی جێبەجێکردنت دەوێت و بودجەی بەردەوامبوونت دەوێت بەردەوام کۆمپیوتەرەکان و سرڤەرەکان و سیستەمەکان بۆ نمونە دەبێت ئاپدێت بکردن لە ئەمریکا مەسەن بەپێی ئەو زانیارەیەکی هەمە لە خۆم لە حکوومەت و لە کەتی تایبەتیشی بکردووە سەدا بودجەی دام و دەستگایت بۆ ئایتی تەرخان دەکرێت وەزارەتێکی مەسەن بودجە بۆ دامێ 120 بۆ ئایتیە ئەوە بریتە لایتر لە حکوومەتی ئەلکترۆنی پێویستە مەسەن ئەو کەرەستانێکە پێویستیان بۆ ڕاپەرەوەی پێدا بەبێ پارە و بودجە ئەمە ناکرێت ناچێتە بواری جێبەجێکردنەوە سوپاس دەکەم دکتۆر بەس کێشێکی تریشە کێشێکی تریشمانە تەکنۆلۆژیای هێنا کێشەی تەکنۆلۆژیایە و ئێستا مەسەن حکوومەتی ئەلکترۆنی وەکو باسم کرد دەبێت ئەو بەیەکسانی بە عادەڵەتەوە بگاتە هەموو شوێنێکی کوردستان لە زۆر شوێن احتیمال کێشە ئینترنێتمان هەیە کێشە ئینفراستراکچرمان هەیە خەتی ئینترنێت یان فایبر ئۆپتیک نەگەشتەوێ لە زۆر شوێن احتیمالە کامپیوتەر نەبێت لە شوێن ئێستا مەسەن لە هەندێک مەکتەبە کامپیوتەری لینیە تو مثلا تو حسابی او قوتابیه که کامپیوتر نازانه مثلا چون اتوانه مثلا پیوست به حکومت الکترونی او کی شش گوره که اتوانی لری قوتابخانه کانه و لری زانکو کانه اوش بوده بوده 4 سال بله سپاس تانکم دکتۆر بەختیار بابەتێکی دیکە پرسی ڕۆتیناتە لەگەڵ ئەوەی پێوترێ مەحسوبیەت و منسوبیەت و گەندەڵیکردن و واستەکردن بۆی شەکەت بڕواتە کە بۆ نمونە زۆر جارە وترێت لە ئیمارات لە ڕێگەی دامەزراوەیەک بە ناوی ئەلوەسیتەوە چارەسەر کراوە ئەم وەسیتە دێت ئەوەی لە هەرێمی کوردستانیش هەوڵێکی بۆ درا لە بەڕێوەبەرایەتیات و چۆ بەڵام وڵاتیان زۆر لە ناڕازی بوون چکار لە سەرەتاوە ناوی VIP لێنرا بۆ ئەمانەستە کرد جیاوازیت چینایەتەکەت زۆر تۆختر دەکاتەوە بۆ نمونە چەند گرنگە ئێمە شتێکی تا ئەچینە بواری ئەبین بە خاوەنی حکوومەتی ئەلکترۆنی دامەزراوەیەکمانەوە بە ناوی وەسیتەوە تۆ پەلەتە ئەکرێ 25,000 بەی شەکە زووتر بڕوە کەسێکی تر پەلەینی ئاعتیادیە چێتە سەرەوە بە ڕێگەی خۆی ڕوا و کاتە ئەو کەسانی کە ئیمکانیەتیانەیە لە سەرە نابن و هاوکاری و کەساناکەن کە بە ئیمکانیەتن زووتر سەریان دێت لێرە شەو باسێکیەوە بۆ بکەی ڕۆڵی حکوومەتی ئەلکترۆنی لە نەهێشتنی گەندەڵی واستە چیە؟ ئەگەر بەگشتی بڵێم بچینەوە سەر بناغی حکوومەت ئەلکترۆنیەکە بە هیچ شێوەیەک نابێت دەستی واسیتە لەو پرۆسەیە هەبێت چکە هەموو کەسێک وەکو یەکسان بۆ نمونە معاملەی لەگەڵەکرێت تۆ بۆ نمونە مۆڵەتی شۆفێرەکەت ئەکسپایر بۆ یاخود بەسەر چووە بە ئۆنلاین بەبێ بزان تۆ کێیت معاملاتەکەت ئەنێری و پۆلیس ئۆفیسەرەکەی کە لەوێ بە پێی پرایۆرتی چی ئایا بۆ نمونە ئیجازەی سایقەکەی تۆ هەفتەیەکی ماوە هی دکتۆر 2 هەفتەی ماوە هی من مانگێکی ماوە کەواتە نزیکترین پرایۆرتی کێە ئەوەی کە هەفتەیەک کە زووتر بەسەرچێت حاڵەتێکی کە پرایۆرتی بۆ کەسانی کە زووتر تەقدیمیەکەن ئەمە ئەکرێ بکرێ بە بناغە ئەیژینا لە دەرەوەی ئەمە ناکرێت بە هیچ شێوەیەک ینی دیاردەی واستە هەبێت لە هیچ جێگایەکە بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێ ئیش تەقدیم بکەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێستا لە ئەوروپا ئەم سیستەمە کاگیادگارکراوە بە ئەلکترۆنی باشە بە پێی سکۆرە بۆ نمونە کاگیادگار ماستەری هەیە لە بواری زمانی ئینگلیزیە کەسێکی کە ماستەر یاخود بەکالۆرسی بە پێی ئەم سکۆرانە لە کۆتاییە ماتماتیکیەن بیرکاریەن تۆ چەند سکۆرت کۆ کردبەوە تۆ کەسی شیایت بۆ جێگەیە ئەمە لایەنێکیان لایەنێکی تریان بۆ مۆزۆعی بودجە ئەو بودجەی کە یەمە سەر قسەکەی دکتۆر ئەو بودجەی کە بە 10 ساڵ لەم تریدیشناڵە لەم شێوازە تەقلیدیە سەرفەکرێت بەڕێی من لەوانەیە بڵێم
یەک بە دەبێت چونکە تۆ کاتێک سیستەمێک بە ئەلکترۆنیەکەی ئەم سیستەمە بەڕاستی ئەتکرێ پشتی پێ بەسرێ لە ماوەیەکی بۆ ماوەیەکی درێژخایەن نێوە نیە کە تۆ سیستەمێک دروستەکەی تەنها بۆ ئەم ساڵ بەیە بۆ ساڵی کە بێچکە تۆ هەموو ئەو بابەتانە یاخود ئەو فیلدانەی کە ئەتەوێت لەو سیستەمە هەبێت دەستنیشانێکی ئەتوانی بۆ نمونە تۆماری لێ بسڕیتەوە ئەتوانی تۆماری بۆ زیادکەی ئەتوانی تۆمارێک بۆ نمونە کەسێک ئێستا موچە خۆرە دواتر موچەکەی بۆ نمونە ئەچێتە وەکو تەقاوتیە یا کەسێک لە فەرمانگەیەکەوە لە وەزارەتێکەوە چێ بۆ وەزارەتێکیشکە تۆ مەفروض ئەم سیستەمە ئەم فیسەبڵێتی تیابێک کە بتوانانی دەستکاری بکەی بە هەموو شێوەیەک بەڵێ سپاس دەکەم دکتۆر کاکە سەفین بەنسبەت بابەتێکی دیکە کە تا ڕادەیەکی زۆر پەیوەستە بە بابەتی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانەوە ئێمە خاوەنی سیستمێکی بانکی ڕێکوپێک نین هەر لە ڕێگەیەوە بۆ نمونە کۆمپانیا دێت ڤیزاکاردە ماستەکاردە چییە دابی نەکات معلوماتی تۆ وەرەگرێ هەمووی تۆ نازانێت معلوماتە چۆن سوودی لێ بینرێتەوە یعنی بۆ کەشفێکی حسابیت نییە تۆ بزانی ئەوەی چۆن بەکارتێناوە لێرەشەوە پێم بڵێ لە چوارچێوەی لەو فرێمەی کە دانراوە بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت سیستمی بانکیش بە یەکێک لە بەشەکانی سیر کراوە وەک عرضم کردنەوە کەڵێ حکوومەتی ئەلکترۆنی وەک لە بەرنامەی کاری کابینەی نۆ ئاماژەی پێدراوە ئەمەش یەکێکە لە بابەتەکان و لەسەر بابەتی ئیرادەی سیاسی کاکساخی ئێمە وەک حکوومەتی هەرێمی وەک حکوومەتی هەرێمی کوردستان وەک بەڕێز سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەن پابەندبوونی خۆیان لە زۆر دەرفەت ئاشکرا کردووە و پابندن بەم پرۆسێ و ئیرادە سیاسیەکەش هەیە بابەتەکە وەک عرضم کردن بابەتێکی درێژخایەنە بابەتێکە بودجەیەکی زۆری پێویستە و هەموو بوارێکە گرێتەوە یعنی بابەتی هەبوونی سیستمێکی ئەلکترۆنی بۆ کڕین و فرۆشتن لە ڕێ ئینتەرنێتەوە پابندە بە هەبوونی بابەتی پۆستەڵ کۆت بۆ ئەوی بتوانێت کەسێک شتێک ڕێ لە ڕێ ئینتەرنێتەوە بتوانێت بینێرێ بۆ دهۆک تا ئێستا ئەم بازاڕە زۆر خاوە شتێک لە هەولێر بکڕیت بینێریتەوە بۆ سلێمانی و لە سلێمانی بۆ دهۆک ئەم بازارە تقریبن هەیە بەڵام ئەوە نییە شتێک بێت وەک تاکەکانیشیش کۆمپانیای احتیمادی لەسەر بکەیت کەچی لە وڵاتێکی وەک ئەڵمانیا بڕبڕی پشتی ئابووری وڵاتێکی وەک ئەڵمانیا کە باسی زانیاری و بە ناونیشانی پۆست و شتانەشەکەی ئەڵێن هەموو شتەکان ئامادەیە بەڵام لە ئەرزی واقعیش وایە لە ئەرزی واقع شتێک نییە بۆ پاکێجینگ بەڵام ئێمە بەرامبەر ئەوە وەک حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی پۆستەشمان هەیە بەڵێ ئێمە بەڕێوەبەرەتی پۆستەکەمان کولفەکەی چەنە مقارنەی بکە بەوەی لە کەرتی تایبەتە هەیە ئەگەر ناتوانانی بەربەرەکانی بەر کەرتی تابێت بکەیت باوەڕ ناکەم پێویست بکە حکوومەت ئەم سێر بسەخز پێشکەش بە هاوڵاتی بکات چکە کولفەکەی زۆرە لەسەر تۆیا ینی زۆر جار هاوڵاتیان پرسیاریەوە کەڵێ نازانین بەڕێوەبەرەتی پۆستە چیەکە ئەرکەکەی چییە داوای شتێکەکەین بە چەند مانگە کاتەوە چەندی پێچێت ناونیشانی من چۆن نەزانێت ئەسڵەن باسیێواکەن پێش ڕاپەڕین ئەمە باشتر بۆ ڕەنگە لە ژاپۆنەوە شت گەیشت بێتە سلێمانی بە ئاسانی گەیشت بێ بەڵام ئێستا زۆر بەڵام بە سیستمی ڕەنگە و لەوانەیە ناتوانیت تۆ بڕبڕی پشتی ئابوووریەکە دابنیت ئەمە ئەبێت بابەتێک بە خەڵک بتوانێت پشتی پێوە بەستێت تا ناتوانێت پشتی پێوە بەستی ناتوانانی پێشکەشی بکەی ببووری یەک بابەتی تەرماوە ئەگەر دەرفەت هەبێت بابەتی زانکۆکان و توێژینەوەی زانستی لەم بوارەیە ئەتوانێت هاوکار بێت بۆی پرۆسەکە خێراتر بێت نمونەمان هەیە ئێستا نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری لەکوێ ئیجازەکە دەرکردووە بێ لە هەمان شوێن وێکیتەوە بۆ چونکە ئەم وەڕقەیە تەنها لەو شوێنە وجودی هەیە لە کۆیە دەرەتێناوە ئەبێ لە کۆیە نوێکیتەوە چکە اینجا جگەلەوە ئەم وەڕقە هەمووی تەلەفە بێ ئەسووتێت ئەو ماڵی ئەو کەسانە وێرانە بێ کە لە دایرەیەکی ڕەگەزنامەیە لە پاسپۆرتە لە شوێنێکە شتەکانی سوتا تەواوە مشتی کۆتاییات ئەنجە چیت بۆ دروستە بێ لێرە کە دێیت ئەم تۆ ئەو مەلەفانە بە ئەلکترۆنیەکیت مەلەفێک و دوان نییە ملیۆنەها مەلەفە تۆ ناتوانانی بینوسیتەوە سەر لە نوێ ئەتوانی سەمەریەکی ئەوەی لەسەر وەڕقەیە کورتەیەکی بنووسیتەوە بۆی بتوانیت لە داهاتوە سێرچی بکەیت ئەو ڕۆژە باسمان لەسەر و بابەتە ئەکرد کە تۆ وەڕقەیەک بە کوردی نووسراوە یا بە عەرەبی سکانی بکەیت بۆ ناتوانیت ئۆتۆماتیک بیکەیت بە وەک OCR بیخوێنێتەوە ئەکرێت بەڵێ ئەکرێت بەڵام تۆ لە بواری نیورال مەشین ترانسلیشنە ستاتستیکل مەشین ترانسلیشنە بۆ کوردی زانکۆکان ئەتوانن زۆر هاوکار بن ئەم سیستەمە دابنێن هەر شتێک کەواتە بێ حکوومەت هەرێمی کوردستان و دامەزراوە پەیوەندیدارەکان زانکۆکانیش بێننە ناوە سپاسانەکەم کەمتر لە یەک خولەک کۆتا پەیامی خۆت
وڵە پەیامی من ئەوەیە کە بەڕاستی پێویستە هەموو لایەکمان ئیتر بە حکوومەت و بە زانکۆکانەوە بە پسپۆرەکان و لە ڕوانگەی خەبخۆری خۆمانەوە ئیش بۆ جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنی دەدەین چونکە لە کۆتاییدا هەمومان سوودمەندین لە جێبەجێکردنی حکوومەتی ئەلکترۆنیدا. من سێ کۆتام هەیە پەیامێکیشانەوەی بەڕاستی نەخشەڕێگایەکی گشتگیر بۆ هەموو وەزارەتەکاندا بڕێژێ و لەژێر چەتری ئەم نەخشەڕێگایە حکوومەتی ئەلکترۆنی هەنگایی بۆ بنرێت دوو هەمیان بودجەیە کە هەر وەزارەتێک بۆ نمونە بودجەیەکی تایبەت بە فیڕۆنەیە بەڕاستی ئەو بودجانەی کە باسەکرێت کە زۆر بودجێ خەیاڵین لە کاتێکە هەموو دەوڵەتی ئیستۆنیا بودجەکەی 100 میلیۆن دلار بۆ پرۆسسکردنی ئەلکترۆنیکردنی حکوومەتی ئیستۆنیا بە پاسپۆرت و بە دەنگدان و بە باج و زەریبە و هەموو ئەم پرۆسسانە سێهەمیش بەڕاستی کەمکردنەوەی لۆدی ڕۆتیناتە لەسەر خەڵک چکە خەڵک هیلاکە بەڕاستی شەڕی داعشە و بێموچەیی و ئەمەی ئەوێ خاڵی چوارەم حکوومەتی ئەلکترۆنی واتە بەکارهێنانی کاغەز بەکارنەهێنانی کاغەز لە هیچ هەرەوەی تر هاوڕێژینگەی وێستە زۆر باسەکرێت کە کاغەز کەم وڵاتی زۆر پێشکەوتو سەرکەوتوش هەن کە زۆر داتای گەورە و سیستمی زۆر لە ئێمە گەورەتریان کردو بە ئەلکترۆنی بۆ ئەوە ئەتوانین سوود لە ئەزمموی سپاسانەکەم دکتۆر کاکە سەفین کۆتاپیان زۆر بە کورتی ئێمە بەدڵنیاییەوە پابندین بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکان بەڵام لەگەڵ ئەوە شاد چاوەڕوانی خەڵک ئەوە نەبێت دوگمەیەک بێت حکوومەت و هەمووی ببێ بە ئەلکترۆنی بە ڕۆژێکی دوان بابەتێکی دوور و درێژە بابەتێکە زۆر ئالۆزە بەڵام بەدڵنیاییەوە بە پشتیوانی هەموو لایەک سەرکەوتو دەبین. زۆر سپاسانەکەم کاک سەفین غەفور ڕاوێژکار لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دکتۆر بەختیار ئەمین مامۆستا و توێژەر لە زانکۆی لیڤەرپول دکتۆر ساقی بارزانی سەرۆکی زانکۆی ستراتفۆردی ئەمریکی سوپاسانەکەم کە ئامادە بوون لێرە بەو هیوایی کە لە دوای بەرنامەکەش لایەنی پەیوەندیدار هەر لە پەیوەندیدا بێ لەگەڵ خەڵکانی خاوەن توانە و ئەوانەی پسپۆریان هەیە و ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز ئەم بەرنمەیەشمان هەوڵێک بوو بۆ ئەوەی بابەتێکی گرنگی وەکو بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان نێشتنی ڕۆتینات نێشتنی واستە و مەحسوبیەت و ئاسانکاری وەکو ئەمانیش ئاماژەیان پێدا میوانەکان لە بەڕێکردن و خێراکردنی بەڕێکردنی کارەکان و بە کەمترین تێچوو تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادار و خواتان لەگەڵ.